بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەتەوە. بینەرانی عزیز بەرگە بابەتەکانی بەرنامەیەم ڕۆمان وەک هەمیشە چەند تەوەرێکی تایبەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە زانیاری بە سووتان پێشکەش بکەین. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەر جێهێشتنی نیشتیمان لە پێناو چیدا. دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو یەکێک لە یەختەکان لە ئاوەکانی یۆناندا نقوم بوو و چەندین گەنجی کوردی هەرێمی کوردستان و هەڵەبجە و شارەزور و سلێمانی و قڵات زۆر ڕانی تێدا بوو بەداخەوە. بۆیە دەمانەوێت لە تەوەری یەکەمی پەیامی ڕۆژدا ئەمڕۆ قسە و گفتوگۆ لەسەرەوە بکەین ئایا بۆچی گەنجانمان نیشتیمانەکەی خۆیان بەجێ دەهێڵن. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر پەتاوەرزیەکان کامانن کە دیارە ئەمساڵ بە جۆرە لە جۆرەکان کە ناوی پەتا دەهێنرێک مەترسیەک لەسەر توشبووەکە دروست دەکرێت لە بەرەوەی کە پەتای ئەنفلۆنزای بەراز بربڵاو و لە هەرێمی کوردستانیشدا ئامارەکان ئەم جۆرە پەتایان تۆمار کردو. بۆیە دەمانەوێت لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا ئاشناتان بکەین بە پەتاوەرزیەکان کامانن. تەوەری سێمی بەرنامەکەشمان کاریگەری پێشانگای تایبەتی ئێران لە بازاڕی هەرێمی کوردستان. دیارە ماوەی چەند ڕۆژێکە کە ئەمڕۆ دوامین ڕۆژی پێشانگا تایبەتەکەی کۆماری ئیسلامی کوردستانە لە شاری سلێمانی کە لە تاسڵوجە کراوەتەوە. بۆیە دەمانەوێت میوانێکی تایبەت لێەوە هاوکارم ڕیاز لەگەڵیایەتی و قسە لەسەر ئەوە دەکەین چ کاریگەریەکی هەیە بۆ بازاڕی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ کڕیاران و تاک بە تاکی بە تایبەتی پارێزگای سلێمانی لەگەڵ چەند زانیاریەکی تایبەت. بۆ ئەوە هەمیشە بڕگە یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستانە گرچی ئێستا ئەوەندێک کە من بزان ناوەندی شاری سلێمانی بارانە بەڵام با پێکەوە بینەری کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان بین بزانین کەشوهەوا چۆنە. بڕگەی نرخی دراوەکان ڕۆژانە ئاشناتان دەکەین بۆ گۆڕانکاریانی کە بەسەر نرخی دراوەکاندا هاتووە بە تایبەتی دۆلار، لیرەی تورکی واروەها ڕیاڵی سوعودی بەراورد بە دیناری عێراقی. یەکێکی دیکە لە بڕگە هەمیشەیەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ بڕگەی یاداوەری بوو کە ئەوەی جێگەی سەرنج و تێڕامان بوو. ئەمڕۆ هیچ جۆرە مێژوویەک تۆمار نەکراوە کە بە تایبەتی بۆ کورد و بۆ ئێمە بایەخ و گرنگیەکی تایبەت هەبێت و پێوەست بێت بە ژیانی یا پێوەست بێت بە مێژووی
کورد و نیشتیمانەکەی خۆمانەوە بۆیە بڕگەی یادەوەریمان ئەمڕۆ بۆ ئامادە نەکردن و ڕاستەوخۆ دەچمە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەم کە ئەویش ناونیشانەکەی جێهێشتنی نیشتیمان لە پێناوچیدا بە میوانداری زۆر بەڕێز توانە خەسرە و توێژەری کۆمەڵایەتی ماوەسا زۆر سپاس بەوە دەرفەتە بەخێر بێت ئەگەر لێوە دەست پێ بکەین بۆچی گەنجانمان نیشتیمانەکەی خۆیان بەجێ دەیاڵن بەڵێ زۆر سپاس بەنای خی گەورە دەستان خۆش بۆ بەرنامە و کاتەکەشی کاتێکی تەواو دقیقە لە ڕاستیە پێشەوەی قسە لەسەرەوە بکەین کە نیشتیمان بۆچی گەنج بەجێ ئێڵێ حەزەکەم بە کورتی قسە لەسەرەوە بکەن کە لە ڕاستیە خاک و شوێن خۆی بۆ خۆی جێکەوت و کاریگەریی زۆر گەورەی لەسەر لایەنی ڕۆحی و سایکۆلۆژیا ئینسانەیە واتە ئینسان خۆی بۆ خۆی وەلیدی شوێنە شوێن خۆی بۆ خۆی کاریگەریی گەورەی هەیە لەسەر بیرکردنەوەی ئینسان لەسەر یادەوەری ئینسان لەسەر تێڕوانین ئینسان بۆ دەوروبەر و بۆ هەموو جیهانیش بۆیە گەر دیقەتی هەر مێژوی بەشەریش بدەین زۆر یعنی ئەتوان بڵم داستانی گەورە و زۆر چیرۆشی گەورە و نووسینی گەورە هەیە باز لەسەر وابەستەی ئینسان بە شوێنەوە کەواتە شوێن خۆی بۆ خۆی قودسێتێکی گەورەی هەیە لەبەرەوەی پەیوەندیی ڕۆحی لە نێوان ئینسان و شوێنە هەیە ئەمە قوبڵی دوانەیەشی پێکبەستون گرێدراون لازم و مەلزوم یەکن هەموو ئینسانێک لە جیهانە لە هەشتێکا تۆ ئیبینی سەپی ئەڵێ تۆ خەڵکی کوێی تۆ لەکوێ لەدایک بووی لەکوێ تۆ دروست بووی یعنی خۆی بۆ خۆی ئەمە ئەتوانم بڵێم چۆن هەر بە ئینسانڵێت تۆ لەسەر بە چ ڕەگەزێکی سەر بە چ نەتەوەیەکی شوێنیش بۆ خۆی کاریگەری گەورەی هەیە جوگرافیا بەشێکە لە بیرکردنەوەی ئینسان بەشێکە لە ئیحتیماماتی ئینسان بۆچی چونکە ئەتوانم بڵێم هەموو ئینسانێک لەسەر ئاستی نێونەتەوەی و لەسەر ئاستی دەوڵەتان یەکێک لە شوناسەکانی یەکێک لە هەویەکانی شوێنەکەیەتی بۆیە شوێن خۆی بۆ خۆی پیرۆزی قودسەتی گەورەی خۆی هەیە ئەوەی کە بەڕێزت قسەی لەسەرەکەی کە ئێسێمە ئەی بۆچی یعنی کار گەشتە ئەو دەرەجەی قودسیەتە بەجێ دێڵێ ئەم قودسی و پیرۆزیەتی ئینسان بەجێ ئێڵێ لە ڕاستیە خۆی بۆ خۆی بەجێهێشتنی نیشیمان ئازارێکی گەورەیە توانم بڵێم خەفەتێکی گەورەیە کە هەموو ئینسانێک ئینسانی کە نەتەوە و خاجی وڵاتی خۆیان بەجێڵن ئەتوانم بڵێم تووشی ئازارێکی گەورەی ڕۆحی ئەبن کاتێک کە خاک بەجێڵێ بەڵامەوە ئەو هۆکارانە چین کە مرۆڤی ناچار کردووە کە خاچی خۆی بەجێ بێڵێ و پیرۆزەکانی خۆی بەجێ بێڵێ وە کە سوکاری خۆی بەجێ بێڵێ دایک باوکی خۆی بەجێ بێڵێ کە من لەو بڕوایم کە زۆر لەسەر ئاستی میلەتی ئێمە زۆر کەمە ئەو دایک و باوکانی کە ڕازین ماڵەکانیان بەجیان بێڵێ چونکە دیسانە مەشغول بوو خۆی کێشەشی گەورەیە کە ئینسان بەدەر لە خاک لە ناو تۆڕێکی با بڵێن تۆڕێکی گەوری کۆمەڵایەتیایە کە بریتە لە خێزانەکەی دایک و باوک و هەموو خوشک و براکانی و هاوڕێکان و کەسەکانی و هەتا میلەتەکەی خۆی دیسان هەڵکێشانی ئینسانە لە ئەم تۆڕا خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم ئەو تۆڕە ئەشێوێنێ با بڵێن سازان و هاوسەنجی و تۆڕە دیسان تێگەدا ئێستا بۆم نەگە دیقەت بدەیت کاتێکە کەسێک خێزانێکی خۆی بەجێڵێ ڕاستەوخۆ شوێنێک بەجێڵێ بەرپرسیارەتێک بەجێ ئێڵێ خۆشیەک لەناو ئەو خێزانە کە دروستی کردو بەجێ ئێڵێ هەموو ئەمانە خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم شێوانێک لەسەر ئاستی پەیوەندی کۆمەڵاتەکان لە دوای خۆی بەجێڵێ زۆر جار ڕەنگە باوکێک بێ جگەرگۆشەکەشی بەجێ بە دڵنیایی ئەوەش خۆی بۆ خۆی ئەوەش کە چەندین بۆ نمونە ئەتوانم بڵێم نمونەمانە حاڵاتمانەیە کە دایکە باوکە بەجێهێشت و دواترش نەگەڕاوەتەوە یعنی کە سەر جەستەی دیار نییە خۆی دیار نیە یاخۆ ون بۆ بەهەزمانە لەمانەکان بۆیە ئەتوانم بڵێم ئەو کەسا کە وڵاتی خۆی بەجێڵێ دیسانەوە دنیای خەمیکە لە ڕووی کۆمەڵاتیەوە بەجێڵێ بۆ کەسوکارەکەی بەتایبەتی ئەگەر متەزەوج و هاوسەردار نەبێ بۆ دایک و باوکی وەگەر هاوسەردارێ بۆ مناڵەکانی و خێزانەکەی ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی جێگای ئیشکالە ئەوەی کە بەڕێز باسێکم دیاردەی خۆی دیاردێکی جیهانیشە بەداخۆ ینی ئێمە چەندین دراست هەیە لەسەر مەسەلەوەی کە خەڵک بۆ کۆچەکە بۆ وڵاتی خۆی بەجێ هەڵێ با بڵین هۆکارەکان زۆرن لەسەر ئاسی نێدوڵەتی بە کورتی زۆر بەسەر ئەی باسی بکەین هۆکار زۆرە بووی کە خەڵک وڵاتی خۆی بۆچی بەجێڵێ بە تایبەتی لاوان دیارترین هۆکاریان مەسەلە ئابوووریەکانە ئەوەی خەڵک بە دوای ژیانێکی ڕێزاترە بە دوای ژیانێکی شیاوترە ئاڕۆ چونکە هەموو ئینسانێک کە لە دایکە بێت کە چاو ئەکاتەوە فام ئەکاتەوە حەزەکە وەکو هاو پیشەکانی خۆی وەکو هاو کەسەکە ئەو نیشتمانەی خۆی و گەنجانی وڵاتی خۆی ئاژنەمیش وەکوان بژیانی لە ڕووی پێداویستی مادیەوە لە ڕووی پێداویستی کۆمەڵایەتەوە لە ڕووی ژیان و خان و موچە و عادەتتر بە هەموو کەسابەتەوە حەزەکە بۆ خەڵکە بژی
ئینسان خۆی بۆ خۆی کانێکی ڕێزدەگیراوە و چۆن خوای گەورەش ئەفەرمێ وەلەقەد کەرڕەمنا بەنی ئادەم بەڕاستی ئەساسی ژیان لەسەر ڕووی زەویە ئەوەی ئینسان ڕێزی لێ بژیرێ. گەنجەکانی ئێمە ماڵسا بۆچی گەنجەکانی ئێمە هەرێمی کوردستان جێدێڵن؟ بەڕاستی ئەوە واقعە، یعنی ئەمڕۆ بەداخەوە ئەو نیشتیمانەی کە باسمان کرد لە سەرەتاوە کە پیرۆزی و قوچەتی لە ئینسانەیە بەغێر مباشر ئەگەر بنەڵێن با مباشر بەڕاستەوخۆ بەنا ڕاستەوخۆ ئێمە گەنجانی خۆمان دەرەکەین وڵاتە. ئێتر چۆن دەریەکەین؟ ئەمەش خۆی بخۆی قسێ سیستەمەکە دەریەکە، کۆمەڵگاکە دەریەکە، باشە سیاسیەکان دەریانەکەن، حزبەکان دەریانەکەن، باشە ڕێکخراوەکان دەریانەکەن. بەداخەوە ئەمڕۆی من چینێکمانەی ناوی چینی لاوانە، چینی گەنجانە، یعنی ئەبێت هەموو دامەزراوەکانی کۆمەڵگا لە خزمەتی ئەم چینا بچکە ئەم چینە مستەقبەلی ئەم کۆمەلگای بەدەستێتی. ئێستا مناڵێکە لە قوتابخانەیەکە گەنجێکە لە بازار کەسابەتەکە، ئەم گەنجە سبەینە مستەقبەلی بەدەسەوەیە. ئیتر لە ڕووی سیاسیەوە باسیەکەی، لە ڕووی کۆمەڵایەتیەوە باسیەکەی، لە ڕووی ئابووریەوە باسیەکەی، یاخود لە ڕووی فکریەوە باسیەکەی، هەر ئەم گەنجە سبەینە لە مستەقبەلە مهنەیە پیشەیە گۆرەکەی. بەڵام بەداخەوە ئێمە دین گەنجەکانمان ڕاوەنین. ئەمە خۆی بۆ خۆی کێشەیەکی گەورەیە کە بەداخەوە ئەمڕۆ گەنج لە هەرێمی کوردستان تووشی نائومێدی بووە. بەڕێزم یعنی ئەوەی کە ئێمە ئاوا متابعی کۆمەلگامان کردووە لە ماوەی تۆڵەم لە دوای ساڵانی 2009 یاخود لە دوای 2011 تا ڕادەیە لە دوای 2011 بەڕەسمی لە جیهەتی حکوومەتەوە فرامۆشکاریی گەورە هەیە بۆ چینی لاو. بۆچی؟ بەردەوام ئەم لاوانە لە زانکۆکان و پەیمانکان تەخەڕوجەکان و دەرەچن، بەڵام سێرەکەی مەجالێکی کارکردن، هەلێکی کارکردن بۆ ئەم گەنجانە نەڕەخساوە. بازاری ئابووریشمان بەداخەوە لە ڕووی ئەوەی کە داعش هات و بوجەمان لە بەغاوە بڕاو بازاری ئابووری کە پێوتێک کاری سەربەخۆ ئەویش سقوتی کردووە. ماوەسا سیرکە ئێستا ئەو دووسێ ڕۆژێک کە هەواڵی گیان لە دەستدانی بەداخەوە چەند کۆچبەرێکی کورد و خەڵکی هەڵەبجە و شارە زور و ڕانیە بڵاو بوویەوە. سێ دەکەی بە زۆر تراژیدیانە چیرۆکەکانیان باز دەکرێت. بەڵام ئەم کۆچە هەر ناوەستی، هەر بەردەوامە. گەنجەکەی دیکەشمان کە هەر دەڕوا هەیە، سوکەیشیشی هەیە، بەڵام هەر ئەستەقرارێک بۆ خۆی نابینێت، داهاتووی نابینێ، بەجێ دێڵێت و دەڕوا. ئەمە چی وا دەکەوە؟ بە تایبەتی کێ بەرپرسە لەمە؟ باست لەوە کرد ئێمە دەریانەکەین. ئەم ئێمەی کێ؟ بەڕاستی بەڕێزم یعنی زیاد لە هۆکارێک هەیە بۆ دەرچوونی گەنج. ئەگەر تۆ بڕۆی ئەو گەنجانەی کە ئیسا لە تورکیا وەساون بۆ من بڵێن 100 گەنجن، 1000 گەنجن، بڕۆی دراستێکیان سەرکەی لەوە چێ زیاد لە هۆکارێکە بێ ئەم گەنجانەی وا لێ کردووە کە بڕوات. بە ئەم هۆکارانش بە پێی کەسەکان ڕادەی با بڵێن ڕێژەی زۆرێکی ئەگۆڕێ بۆ منە لەوە چێ گەنجێک لەبەر بێکاری ڕۆشت بێ، لەوە چێ گەنجێک لەبەر بێکاری و نائومێدی ڕۆشت بێ کە ئومێدی بۆنێکە چاگە بێم دۆخە، و لەوە چێ گەنجێک لەبەر بێکاری و لەبەر دۆخی ئەمنی کوردستانی بۆن و ڕۆشت بێ. بەرداو ئەم منتیقی ئێمە لە ناو چوارچێوەی ئاگریکی چۆنەڵی گەورایە کە بەردەوام لە بەغا شەڕە، لە دوزام لە تورکیا شەڕە، لە ئێران درۆ دۆخ باشنی. ئێمەش لەم بینە تا ڕادەیەک ئەوەنی کە هەستیش ئەەکەی کە سیاسیەکانمان بەرپرسەکانمان زۆر ناتوانیوە بەڕاستی زەمان و گرنگی ئەوە بکەن کە ژیانی مرۆڤ لەم منتیقەیە پارێزراوە. خۆ لەوە چێ هەندێک لەوانی کە وڵاتیش بەجێڵن وەزی ئابووریشان زۆر خراپ نەبێ، بەڵام هەند خەڵک بە دوای مستەقبەلێکی گرنگی کراوە ئەڕوا. بەڕێزم بە دوای مستەقبەلی مناڵەکانی ئاڕوە کە مناڵەکانی پارێزراوە بن، لە ڕووی خوێندنەوە، لە ڕووی معاشەوە، لە ڕووی ئەمنی فیزیکی و جەستەییەوە، کورە توزان، لە ڕووی زۆرێک هۆکارمانەیە کەم گەنجەوالەیەکە کە وڵاتەکەی بەجێبێڵ. اینجا ئەوەی کە جەنابەت باس دەکرد مەسەلەی بەرپرس، لە ڕاستیان من تەنها یەک جێ بەرپرس نازانم. ئێمە دۆخێکی زۆر ناسازمانەیە لە ڕووی ئیدارەوە لە هەرێمی کوردستان. بەداخەوە من ئەو شتاڵم یانی ئێمە ئیدارە ئەتوانێت وا بکە ژیانی هەمووی تەنزیم بکە. ئەم ئیدارەیەش دیسانەوە ئەبێ بزانین ڕنگدانەوەی کللتوری کۆمەلگای کوردی. بەڕێزم ئێمە زۆر جار لەناو بازاڕە، لەناو تەکستێکە تۆ سارەکەوی، لەناو دائیرەکان، ناو تەلەڤیزۆنێکە باس دەکەی ئێمە هەموو شتەکان بە جەستەی حکوومەتە هەڵەواسین. ئەم حکوومەتەش چییە؟ بەڕاستی حکوومەتەش ڕنگدانەوەی کۆمەلگایە، کللتوری کۆمەلگایە. من و تۆین ئێستا لە ئێستاە وەزیرێکین لە وەزارەتەکەی حکوومەتی هەرێم، پەرلەمانتارێکین لە پەرلەمانی کوردستان. من و تۆین قابل لە خۆی لە ئەفغانستان وانە نهاتوون کابرایەکە لە ناو خێزانێکی کردووە گەشەی کردووە، ئەم ئینسانە ئەیکەی بە وەزیر سێری گەندەڵیەکە، ئەیکەی بە پەرلەمانتار خزمەت ناکاوە پێوی زیاتر بەژەوەندەکانی خۆی لە بەرچاوە تاوەکوی ئاگای لە حاڵی و خەڵکە بێ. کە لە ئێستاە ئێمە زۆر بەداخەوە دێڵێم، یعنی سەرەتاییترین ژیانی ئینسان ژیانی ئابووریە. یعنی ئێمە زۆر مەترسیدارە. من بەڕاستی وەکو هۆشیارێک ڕای ئەگەێنم کە ئێمە لە بەردەم
بەڕاستی گەنجانمان ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە کردوتەوە ئێمە لە بەردەم گەنجا کێشەی زۆر گەورەمان قوت کردێتەوە کە ئەوەیە کە ئێمە ژیانمان لەواسنەوەتەوە من بە جەنابەت دەڵێم ئەگەر ئینسانێک ژیانی لێ بسێنیتەوە چ موقفیەکێ بێ یعنی باشترین موقف کەم گەنجەیەتی کە بەجێشتنی وڵاتە ئێ باش تۆ بۆ پارێکی پێ نییە زەواز بکە پارەی پێ نییە جگەرەکە بچێشێ بچێت سیاحەتێ بکە بچێت گەشتێ بکە سێرانکە پارێمی پێ نییە توانێت ژنێنانی نییە ماڵی باوکی هەژارن ئەم گەنجە چی بکە یعنی بۆ نمونە بێت بچێت زی بکە تۆ بیگری زندانێکی بێ بچێ باندی مافای دروستکە تۆ هەر بیگریت و بیکوژل ناوی بەری ئێم گەنجە یعنی لەوە چ ئەهوان با بڵێن ئاسانترین ڕێگەکە گرتیەوەی وڵات بەجێ بێڵە بچێ بەشم لە وڵاتێکی ئەوروپیا هیچ نەبێت لە کەم پێکدایانێن بۆ مای 5 ساڵ ژیانی زەمان و دواتریش ئەگەر فێری زمان بێ و خۆی تۆزێ ماردەچێ بێ ئەتوان داخل وڵاتە بێ ئیش بکات داخلی سیستمی وڵاتە بێ ماوەساوی کەوا دەکە نەعەدالەتی کۆمەڵایەتیە ئەم نەعەدالەتی کۆمەڵایەتی کێ بەرهەمی دێنێت و ئایا ئەرکی وەک ئاماژەت پێکرد ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانە کامانن وەرکیان چییە لەوەی کە ڕێگر من لەوەی گەنجەکە بەو هەموو فشارە دەرونیەی کە هەیەی نەڕوات یا ڕێگر من لەوەی کە چیتر نەعەدالەتی کۆمەڵایەتی ڕابگرن بەڕێزم بەڕاستی بە پرسیایەتێکە دەستە جەمعیە بە تەنها بە ڕێکخراوەکان ناتوانین وانێ لاو بکەین لا وڵات بەجێ نهێڵێ بەڕاستی ڕێکخراو لە ئێستاە خۆی لە بەردەم سقوتێکی گەورە لە هەرێمی کوردستان لەبەرەوەی دەست بەسراو کراوە لەبەرەوەی کە دەعم ناکرێ باشە لەبەرەوەی کە ئەوی کە باس کراکە گەور ڕێکخراوەکان بتوان وا لە گەنج بکەن گەنج خاوەنی مەهارە بێت و توانەکانی گەشە پێ بدەیت ئێستا ئەم ڕێکخراوانە بەم ئەرک ئاڵناسن کە ئەمە تەنها ئەمە ئەرچێوانە بەڵام خۆ تۆ گەنجێک مەهارەی بەرز دەکەیتەوە فێری یەکەی کە بتوانێت چۆن مامەڵە بکە فێری مهێنەیەک بێ خۆ بێت لە بەرامبەر لە ناو ساحی ئابووری گۆڕپانی ئابووریە فرسەتەکان لە بەردەم لاوا کراوە بن ئێستا کێشەکە لەوایە لاوی ئێمە بەڕاستی لەوە چێ بە کەمترین ئیشیش ڕازیە بەس نییە ئێمە سقوتمان کردو لە ڕووی ئابووری وەگەر سقوتی مطلق نەبێت سقوتێکی زۆر گەورەمان کردو کەمە گەنج ناتوانێت بچێتە ناو بازار ئەچێتە ناو بازارەوە بەڵام ئیشێگنی ئەم ڕۆخە لە هەرێمی کوردستان تۆ دیقەت بدە ئێمە سەر لە شارێکی سلێمانیین یعنی تەنها بڕۆ ناو بازارەوە دراسە بکە بڕۆ سەری دوکانەکان کە تەنها ئەو شتێک کە ئەمڕۆ خەڵک پارەی پێ ئێدا ئەو شتێک کە ڕۆژانە ئەیخوات تۆ دەچی جلوبەرێک جلوبەرجی ئیش خەڵکە میکرێتەوە ئەی باشە خۆ یعنی سیستمیکی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی وڵاتێک بەس بەم پێشەکەوێت تۆ بڕۆی لە بازار تەماتۆ خیال بردوبیت و خەڵقی ناکە ژیان زۆر لەمە گەورەترە دنیای ڕەهەند و سێکتەری ئابووری ترەیە کە بێ مێ پەرەی پێ بدەین بۆی گەنج بتوان ئیشی تیا بکە زۆر باش بەهێمنانی تیا بکە ئەم گەنجانەمان ئێستا هۆکار زۆرن بۆی کە نیشتیمان جێبڵن بەڵام دوجار چی بکەن ئایا ڕای کاریان بۆ ئاسان بکەن و بڕۆنە دەرەوە یان نەخێر دەبێ بمێنەوە لە نیشتیمان و بەرەنگاربوونەوەی ئەم نەعەدالەتیانە بکەن طبعاً ئێمە حەزەکەم پێشەوەی بەڕاستی منەوە لەگەڵ کار ئاسانیانی من ئەڵێم من بە زمانی لاوێکەوە قسە ئەەکەم ناڵم ڕێیەکەی ڕێگەکی ڕاستە بەس لەوە باشتری لە بەردەسانێ بەڕێزم ئەنا بەجێهێشتنی وڵات یەکێکە لە زەرەرە گەورەکان کە ئێمە لە ئەمنی ئابووری وڵاتی دەین بەڕێزم بۆچی تۆ گەنجێک 20 ساڵە وەرحساب بکەم گەنجە تا بۆەوە 20 ساڵ چەنە خزمەتگوزاری ئابووری و سیاسی و کۆمەڵاتی پێشکەش کراوە هەتا کراوە بە 20 ساڵ ئەمە وڵاتێکی ئەڵمانیا دێت گەنجێک ئاوە ڕاستەخۆ بە حازر ئیباتەنەوە معمەلێکی خۆیەوە ڕۆژانە 9 ساعت کاری پێکە لەو ئەچێت لە مانگێکە دنیای پارەی پێ بەرەمێنێ بەڵام ماگانە بیزۆرەقەیاتێ 13 ڕقەشی لەسەرێ بۆ کرێ و بۆ تاکس و بۆچی وچی بەڵام تو ئەم گەنجە ئەوە بەلاش دەستێکەوێ ئەمە لەشێکە لە زەرەرەکان کە لە ئەمنی قومی وڵاتی تۆ ئۆکەوێ لە ئەمنی ئابووری تۆ ئۆکەوێ لە ئەمنی کۆمەڵاتی تۆ ئۆکەوێ کە ئەمە حکومەت لێ بەرپرسایە لەمەیە کە تۆ نایبە ڕێگا بدەی گەنج بڕۆ بەڵام ڕێگانادی ئەبێ فتۆ ئەبێ بەدیلی بۆ دابنی ئەبێ لە بەرامبەرە تۆ بڵی کاکە من تۆ وەرە مەڕۆ بەڵام وەرەتان فەرم تۆ 2 ساڵی کەوتانێ من ئیششکم بۆ تۆ داناوە بەڵام تۆ ئایندەی ئەم گەنجە بەن ئەومێدی بسپێری ئەخر ئەم گەنجە خۆ بەدیار چۆ دابنیشێ ژیان لە بەردەمیایەتی بەڕاستی ئومێد لە بەردەمیایەتی حەزرا خۆی دروستکە حەزەکە ئەویژە ناو کۆمەڵگایە پێگەیشتی کۆمەڵایەتی و ئابووریە بێ پێگەیشتی چوزانم بەڵام هەرگیز ڕێگەش بۆ کەس تەخت ناکرێت کەواتە ئەم گەنجە ئێستا گەر حساب بکەین ڕەنگە 50,000 گەنجی نیشتیمانە جێشت بێت لە 2014 باشە ئەم 50,000 ئەگەر بەرەنگاربوونەوەی نەعەدالەتیەکان ببنەوە ئایا هیچ ناتوانن گۆڕانکاریەکە ئەنجام بدەن لە هەرێمی کوردستان لە سیستەمی حکومڕانی لە بازاڕی ئابووری لە بابەتە کۆمەڵایەتیەکان یانی ناتوانن ئەو گۆڕانکاریە با لە هەرێمی کوردستانە بیکەن بە دڵنیاییەوەش خۆی بەشێکێک لە تاڵحەکان بەڕێزم کە تەنها ئەو ئەرچی گەنجیش نیە ئەرچی هەمومانە بەڕاستی من و تۆ کە ئێستا بیرکردنەوەی خارج و هەندران لە بەردەمانان نیە
ئێمەش بەڕاستی مستەقبەلە و مستەقبەلێکی مەترسیدارە مەترسی لەسەر ژیانی متۆژەیە کە لێراکە ئەژین و بڕۆمان بە دەرەوەنی بەڵام بەشێکی زۆری ئێمەش کە ئەو بیرۆکە لە مێشکمانیە مەشغوڵین بە ژیانەوە توانین خۆمان بگونجێنین ئەگینا یەک تۆز ئەگەر بێکار بین یا خۆگونجانەکەمان یەک تۆست بترازێ ئیدی ناچارین ڕەنگە ڕابکەین بەدڵنیاییەوە ئەمەش خۆی بۆ خۆی یەکێکە لەوەی کە ئەمڕۆ سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستمێکی داخراوی چەقبەستووە بەڕاستی مەجال نادا بە با بڵێن بە ئەسیان و بە مانگرتنی بەدەنی لە ڕاستیە بۆیە من بەڕاستی من هەر ئەوڕم لە ڕووی سیستمی مەسە حالێن لە هەرێمی کوردستانە دەرگای سیاسی داخراوە بۆ ئیسلاحات دەرگای سیاسی داخراوە دەنا فەرموو ئێمە نزیکەی ئەوە حیزبەکان بە هەر هەمویانەوە ناوی کەسیان نابین بانگشەی داوای ئەوەکەن کە با دۆخی ئابووری چاک بێ بە ئابووری شەفاف بێ من لە پێناوی چیایە لە پێناوی ئێوایە کە ئەم گەنجە نەڕاتە دەڕێی وڵات بەڵام هەرەوە ناڵێم ئەم گەنجە ئەتوانێ ئەو بکە بەس من دڵنیات دەکەمەوە سیستەمە سیاسەکە لە هەرێمی کوردستان ڕێگای چالاکی مەدەنیشی لەوە گرتووە ئێمە لەسەر شەقام 2 ساڵ داوای موچەمان کرد هەتا بەغا موچە نات حکوومەت ئێرە میتوانین موچە باش بکە کە ئەمەش خۆی سە بەشێک لەوەی کە ڕوا بۆ خارج مامۆستایە مۆزەف وڵات بەجێهێڵێ ژیانی ئەویش کردووە بەرمەترسیەوە من لێرە هەر حەزەکەم ئەو قسەی بکەم ژیانی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیە پەیوەندی بەلاوانی ڕاستە لاوەکە جورئەت و غیرەتی هەیە وڵات بەجێهێڵێ ئەڕوا بەڵام ژیانی هەمومان لە بەردەم مەترسیایە بۆیە بە ئێمە هەمومان دەستبەرین بۆ ئەم سیستەمە سیاسیە لێ قوبوڵ مەکەی تر بە عسیانی بەدەنیە بە مانگرتنە بە چالاکی سیاسیە و بە لە ڕێگەی کاریگەری دروستکردن حیزب سیاسیەکان کە لە پەرلەمان کە لە حکوومەتن ئەبێ ئێمانە ئاوەڕ بنەوە بۆ ئێمە ژووک و بەغامان لێ نەیە لە ڕاستیا من ئەڵێم ئەو دۆخەی کە لە بەغا ڕوویدا کە نزیکەی 2 مانگ 3 مانگ گەنجی ئەو وڵاتە هاتن سەر شەقام هەمان زمینە لە هەرێمی کوردستان سازاوە بۆ ئەوی ئەوەش لە هەرم ڕووبدا بەس من ئەوە ئەڵێم لە هەرێمی کوردستان سیستەمە سیاسی ئەمنیەکە زۆر تونترە لە بەغا تا ڕادەی کرانەوەکە زیاترە بەس لێرە من تەسەوڕ ومە تا ڕادەیەک سیستەمە ئەمنیەکە کۆنتڕۆڵی ساحی هەولێر و سلێمانی کردووەدەنا ئەو زمینەیە کە خۆپشاندانی گەورەی لە بەغا لێکرا لە هەرێمی کوردستانشە بەڕاستی سازاوە هەیە بەڵام لەوە چێ تەوقیتەکەی ئێستا تۆزێ نزیک نەبێ دەنا هەمان چێشە ڕووەدا و سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگەر ئاوەڕ نایەتەوە لە سیستمەکانی تر من پێم وایە دۆخێکی شێواندنی کۆمەڵاتی گەورە لە هەرێمی کوردستان ڕووە زۆر باشە بە جۆرە لە جۆرەکان ئەمانەی کە نیشتیمان بەجێ دێڵن متمانەیان بە نە سیستەمەکە ماوە نە بە سیاست ماوە نە بابەتی کۆمەڵایەتی نە بە گۆڕانکاریش ماوە چۆنە متمانەیە بگەڕێنینەوە هیچ نەبێ بە متمانە بۆ خۆمان بگەڕێنینەوە ئەوانەی کە لێرن متمانیان بە خۆیان هەبێ کە بەڵە دەتوانن گۆڕانکاری بکەن لە ڕاستیا خێزان بە پلەی یەکەم گرنگە بەڕێزم خێزان پەرۆدەکردنی تاگ لەسەر ئەوەی کە چۆنەڵی متمانێ بەخۆی بێ متمانێ بە ئاوادانکردنەوەی خاچی خۆی هەبێ متمانی بەوە بێ کە کۆڵ نەدا ئەمەش خۆی بۆ خۆی گرنگە بەڕاستی بەشێک لەوانی کە کۆچەکەن لەوە چێت تەحملی دۆخەکە نەکەن ئارامگریان کەم بێ لەگەڵ ئەوەی من پێم وایە حەقیشان لایە من بە هیچ جۆرە ناتوانم بڵێم ئەو لا وڵات بەجێڵە لایەکی متمانە بەخۆی نییە و با بڵێن ئارامگری نییە ئەمە خێزان خۆی بۆ خۆی گرنگە دواتر ئێمە بینە سەر مەسەلەی حکوومەت ئەتوانێت زۆر ئیشی با بڵێن ئابووری هەیە ئاسانی بکە بۆ لاو ئیش بدۆزێتەوە چوزانم معمەل بەگەڕ بخا سێکتەرەکانی تاعینات تۆزێ بکاتەوە ئیسلاحی ئیداری بکە چوزانم ئەم ئیسلاحەتەنی لە پەرلەمانە هەیە وای لێ بکە کە تۆزێ لاو ئەگەر تعینیشی ناکەی چوزانم سۆشیاڵێکی بێتە ئەوانی بتوانێت خۆی بۆی کاری بەخۆی دۆزێتەوە خۆمە لە جیهانە سەرەتایتر مافی ئینسانە حکوومەتیش بەڕاستی توانێت ئیسلاحاتی جگەوە بکە دوای ئەوە بەڕاستی جای نەستەمە سەر ڕێکخراوەکان و پارتە سیاسیەکان بەڕاستی پارتە سیاسیەکانش لە هەرێمی کوردستان ئەوەندەی بە دوای ئەوەن کە بتوان لە پەرلەمانە کورسی زیاتریانە بێ ئەوەن ئاگان لەلاو نییە نازانم یعنی تۆ دیقەت بدە هێندەی شەڕەکان شەڕی حیزبین شەڕی گروپن شەڕی کۆمەلگانین بەداخەوە ئێمە خۆمان کلتورەکەمان وای لێ کردو ئەمی پارچە پارچە کردووە هەمومان خەمی خێزانەکەی خۆمان و خەمی حیزبەکەی خۆمان و خەمی گروپەکەی خۆمانە بەداخەوە خۆی کێشەی زۆر گەورەی لای کوردستان دروست کردووە هەر بۆیە حیزبەکانی دەسەڵاتیش بەم مێتۆدۆلۆجیە و بەم بیرکردنەوە مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستان ناکەن ئەوەی کە لە خۆیان کەمتر هەلی ئابووری پێدەن کەمتر هەلی سیاسی پێدەن کەمتر ئەوەی لوای لێکن کە بێتە ناو سێکتەرێکی ئابووری و کارکە ماوەسا تا چۆنە دابشکاری سیاسیەکە هۆکارە بۆ نمونە ئەگەر سیرکەن لە دوو ڕۆژی ڕابردوودا کاتێک کەسێک لە زیندان گیان لەدەست دەدا بەڵام لە سلێمانی باوەڕیان بە تۆبعەدلی هەولێر نییە دەبێ بێتەوە لە سلێمانی و سنوورەکەی خۆی جارێکتر پشکنینی پزیشکی بۆ بکرێتەوە ئەم بێ متمانەیە بە یەکتر دابشکاریە سیاسی ئەمی خۆی تۆبعەدلی خۆی هەیەویش تۆبعەدلی خۆی هەیە ئەمە چی وا لە گەنجەکە چی لە گەنجەکە کە هۆکارەکان بێ بۆی کە متمانە بە سیاسی نەما بێ متمانەیانی بەوەی کە دابشکاری سیاسی کرا بێت و نیشتیمانەکەی جێبێڵێت ڕاستیە بەڕێزم ئەگەر دیقەتی مێژووی ئەوروپا بدەیت لە حربی عالەمی دۆمە
ئەوروپا توانم بڵێم زۆر وڵاتەکانی کەوتە سەر ئەرز یعنی بلۆچیان مەسە بلۆکەوە نەما بەڵام چونکە کۆمەلگاکەیان بەعام کۆمەلگاکە و کولتورەکەیان کولتورێکی بڕوای بە ئاوەدانکردن و خاشی خۆی خۆشەویست و ئەتوانم بڵێم پەروەردەکردنی تاک لەسەر ئەساسی کۆمەلگایی و کۆمەڵایەتیە وڵاتان ئاودان کردەوە بەڵام من بەداخەوە ئەوەی من سەیاریم کوردستانەکەم ئەم پارچە بوونە کە بەڕاستی ڕەجێکی مێژوویشیە گە جەنابەت مێژووی کورد بخوێنیتەوە دیقەت بدەیەمە بەردەوام لە چوارچێوەی تیرە و لە چوارچێوەی ئەمارەت و لە چوارچێوەی گروپی پەرد بووە بەردەوام شڕمان گڵێتریا کردووە بەردەوام گروپێک باڵدەست بە احترامی بەوانی کە نەکردو ئەمارەتێک لەوانەکەی داوە بەداخەوە ئەم ڕێگا تا ئێستا هاتووە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان لە بەردەم دۆخەکەین دۆخەکە ناڵم بە تەواتی لە 100% جێگای ناومێدیە بەڵام بەڕاستیان پارچە بوونە ئەم دوو ئیدارەیە ئەم چۆنەڵی بردننی هەموو سەرەت و سامانی وڵات بۆ دەستەیەک لە دەستەیەکی باڵا لە سیاسی باڵدەستەکان بەڕاستی لێکەوتەی مەترسیداتری لێکەوتەوەی ئێستا بەڕێز من دڵنیام زۆر بە کورتی ماوەسا ئەگەر ئەوەم پێ بڵێ جێشتنی ئەم گەنجانەیە کە نیشتیمان جێ دێڵن بە قازانجی کێیە وەڵام من بە پلەی یەک ئەگەر گەنجەکە شانسی هەبێ و قەدەر وای لێ بکا بگاتە ئەوروپا بە پلەی یەک لەوە چێ ژیانی خۆی زەڵام بکە بە پلەی دۆم بەڕاستی لە بەرژەوەندی وڵاتە ئەوروپیانە چونکە تۆ گەنجێک بە مفتی خیتە بەردەسی کاری ئاوری بۆ ئۆکا با بڵێن بەبێ کێشە هیچ دیناکە تا سەڵ نەکردووە لەوە ئەچێ بەشێکیش لە ساڵحی و خێزانە بێکە ڕوا بەس من بڕوام وایە ئێمە لە زەرەری هەرێمی کوردستانە لە قازانجی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمیش کە دەیانوێت دۆخەکەوە بەردامێت تا چەندە سوود لەوە وەردەگرن کە گەنج نیشتیمانەکە لە ڕاستیە مێژوویەکی ڕەش بۆ خۆیان نووسنەوە بەڕاستی ڕۆژ هەر ئەمڕۆ نییە مێژوو زۆری بەسەر و ماوە کا زۆری بەسەر و ماوە ئەو سیاسیانی کە ئەم ڕۆژ دەستیان لە بنقاقای ئێمەیە بەڕاستی مێژووی ناشی بخۆیان ئەنووسنەوە وەکو بڕۆستێری مێژووی بەرشەرت کە هەندێک کەس مێژووی بە ڕۆحی خۆی نووسێتەوە بەڵام هەندێک کەس ژۆکومانی کە لەسەرە کە لە دەسەڵاتان کە قۆرخی ئابوریان کردووە ئەمانە هەمویان لە مێژووە بەڕاستی خەڵکێکن کە بە مێژوو ڕۆژ بخۆیان نووسنەوە کە ئەم میلەت ئاواچە لەناو ئاواخنچێ گەنجی ئەمەناو ئاواخنچە خێزانی ئەمە هەموو تووشی گریان و ناسۆرە بێ هەمووی لە ملی ئەوانە زۆر سپاس بۆ بەڕێز کاکتوان ئاخەسترە و توێژەری کۆمەڵاتی سپاس بۆی کە لە بەرنامەی پەیامی ڕۆژە لەگەڵمان ئاویت بینەرانی عزیز تەوەری یەکەمی بەرنامەکەمان پێشکەشکردن لە پاشناو بڕێک پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاریە گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. چەند جۆرێک دەرمانی ساختە لە ئێرانەوە هاوردە دەکرێت و داواش لە هاوڵاتیان دەکرێت خۆیان بە دوور بگرن لەو جۆرە دەرمانانە. لە ڕاگەیەندراوێکدا کۆنتترۆڵی جۆری هەرێم ڕایگەیاند. بە پێی بەدواداچوون و زانیاریەکان دامەزراوەی کۆنتترۆڵی جۆری دەرمان ئەو بەرهەمانەی بۆ چارەسەرکردنی قەڵەوی و لاوازی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕیکلامیان بۆ دەکرێت. مادەی ستیرۆید و نیشاستەی پێکەوە تێکەڵ کراوە و زیانیان بۆ تەندروستی مرۆڤەیە. ڕاشیان گەیاندووە و بەرهەمانە لە خودی ئێران نافرۆشرێت، بەڵام بەشێک لە بازرگانەکانی هەرێم لە هەندێک شوێنی تایبەت بە ناوی دەرمانی سروشتی و بەهارات فرۆشی یان لە ڕێگەی ئۆنلاینەوە بە ناوی قەڵەوی و لاوازی کاریگەری جنسی بەسەر هاوڵاتیانی هەرێمدا ساغیان دەکەنەوە. هێزانیەکانی مووسڵ دەستگیرکردنی لێپرسراوێکی دیکەی داعشیان ڕاگەیاند کە برای موفتی ڕێکخراوەکەیە. شانەی ڕاگەیاندنی ئەمنی بڵاوی کردوێتەوە. هێزەکانی پۆلیس لێپرسراوی دەستگای ئەمنی داعشیان دەستگیر کرد کە لێپرسراوەکە برای شیفا نیعمەی موفتی داعشە کە بەم دواییانەدا دەستگیر کراوە. ویستویەتی بەنهێنی سەردانی ماڵی براکەی بکات لە گەڕەکی منسوور. شانەی ڕاگەیاندنی ئەمنیەوەشی خستە ڕوو کە دەستگیر کراوەکە 3 سیمکارتی موبایلی موفتی داعشی پێبوو ئاشکرای کردووە. کوڕێکی خۆشی ئەمیری کەتیبەی نیشانشکێنی بیانەکانی داعش بووە و کوڕەکەی دیکەشی لە کاتی داگیرکردنی مووسڵدا لە دەستگای ئەمنی ڕێکخراوەکە کاری کردووە. لە بەردەوامی خۆپیشاندان و ناڕەزاییەکانی عێراقدا لە تەحریر پایتەختە 2 خۆپیشاندەر کوژران و 25 دیکەش بریندار بوون. چالاکوانێکیش ڕفێنرا. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی فرانس پرێس لە کاتی بەڕێوەچوونی خۆپیشاندان لە نزیک گۆڕەپانی تەحریری شاری بەغداد پێکتا هەڵپژان و ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزانیەکان و خۆپیشاندەراندا ڕوویدا. بۆهۆی تەقەو بۆمبی گازی فرمێسکڕێژەوە 2 خۆپیشاندەر کوژران و 25 دیکەش بریندار بوون. لە دوای بەجێهێشتنی گۆڕەپانی تەحریر لە ڕێگادا ژمارەیەک چەکداری نەناسرا و چالاکوانێکی دیاری خۆپیشاندانەکان دەڕفێن و تا ئێستاش نادیارە. وەزیری دەرەوەی ئێران سەرکەوتنی نەشتەرگەریەکەی مەرجەعی باڵای شیعەکانی وەک مژدەیەک دایە ئێران و عێراقیەکان. لە تویتێکدا محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لەبارەی نەشتەرگەریەکەی عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان نووسیوێتی مژدە بۆ هەمووان دەدەم لە ئێران و عێراق بە سەرکەوتنی نەشتەرگەری بۆ مەرجەعی باڵای ئایەتوڵا سەید عەلی سیستانی. خوای گەورە هەمیشە درێژە با سێبەری بدات. نیزا بۆ یەزدانی مەزن دەکەین بە زووترین کات شیفای بدات و تەندروستی باش بکات. جەواد زەریف لە گەڵ تویتەکەیدا وێنەیەکی بڵاو کردووەتەوە کە خۆی و حەسەن ڕۆحانی و ئایەتوڵا سیستانی تێدا دەبیندێت. عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکانی عێراق ئێسکی ڕانیشکا و بۆ هۆیەوە نەشتەرگەری بۆ ئەنجام درا. هێزەمنیەکانی تورکیا 148 کۆچبەریان لە پارێزگای درنە دەستگیر کردووە کە لە هەوڵی ئەوەدا بوون بە شێوەیەکی نائاسایی بەرەو وڵاتانی ئەوروپا بڕۆن. میدیاکانی تورکیا ئاماژەیان بەوە کردووە ئەو کۆچبەرانە بە ڕەچەڵک جەزایری، عێراقی، ئێرانی، سووری و پاکستانی و مەغریبی بوون. لە دوای ڕێکارە یاساییەکان سەرجەم کۆچبەران ڕادستی فەرمانگەی کۆچ لە پارێزگاکە کران. لە چەند ڕۆژی ڕابردووشدا میدیاکانی تورکیا دەستگیرکردنی 305 کۆچبەریان لە ئیدرنە ڕاگەیاند هاوکات لە ڕۆژی 11 مانگەشدا. لاوەکانی نێوان یۆنان و ئیتالیادا بەلەمێک بە 53 سەرنشینەوە نوقم بوو کە ویست بوویان لە یۆنانەوە بەرەو ئیتالیا بڕۆن کە 21 پەنابەری کورد لەناو ئەو بەلەمەدا بوون و چواریان گیانیان لەدەستداوە. وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند دەنگووی ئەوە هەیە هێزەکانی سووریای دیموکرات هەستەدا لە بەرامبەر بڕێک پارەدا چەکدارە دەستگیرکراوەکانی داعشیان ئازاد کردی بێت و ئاشکراشی دەکات. شەوی کەوتنە خوارەوەی فڕۆکە ئوکرانیەکە 6 فڕۆکەی F-35 ئەمریکی بە ئاسمانی ئێرانەوە بوون. سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی داوتی بەرەنگاربوونەوەی تیرۆری نێودەوڵەتی و لە ناوبردننی لە سووریا لە پێشینەی کاری رووسایە و پرۆسەی چارەسەری سیاسی سووریاش لە قۆناغێکی پێشکەوتوودایە و بڕیاری ژوایە نێردەی تایبەتی نەتۆ یەکگرتووەکان تایبەت بە سووریا هەفتەی داهاتوو سەردانی مۆسکۆ بکە. لاڤرۆڤ ئاشکراشی کرد نزیکەی 10,000 تیرۆریست لە ناوچەکانی خۆرەڵاتی ڕووباری فرات ماون و لە زیندانەکانی هەسەدەشدا چەکدارانی داعش ڕادەکەن و دەنگۆی ئەوەشەی هەسەدە لە بەرامبەر بڕێک پارەدا ئازادیان بکات. وەزیری دەرەوەی رووسیا وتیشی چاودێری گفتوگۆی ئەمریکا و ئەوروپیەکان لەبارەی ئێرانەوە بەڵام قورسە پێشبینی ئەنجامەکەی بکرد. کۆمپانیای هواوی لە دوای تێپەڕینی ئەو قەیرانەی پێشتر تووشی بوو بە مۆبایلێکی نوێ و هەرزانەوە بە ناوی
پرۆسی لیت نیو ئیدیشن بە تایبەتمەندی بەرزەوە گەڕاوەتەوە نێو کێبڕکەی مۆبایلە زیرەکەکان. مۆبایلە نوێیەکەی هواوی کۆپیەکی پێشکەوتوی پرۆسی لیتە، ڕامەکەی لە چوارەوە کراوەتەوە 6 گیگابایت و توانای زاکیرەی 256 گیگابایتەوە دەتوانرێت فراوانتر بکرێت. کوالیتی شاشەکەی 6.15 ئینجا، توانای پاتریەکەی 3340 میلی ئەمپێرە، بە خێرایی بارگاوی دەکرێتەوە. سیستەمی کارکردنی ئەندرویدی 9 و پێشبینی دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا بکرێتە سیستەمی ئەندرویدی 10 بخرێتە بەردەست و کاری پێ بکرێت. کوالیتی کامێرای سەرەکی کە لە 3 کامێرە پێکاتوە بریتە لە 48 مگاپیکسەڵ. کوالیتی کامێرای پێشەوەشی 32 مگاپیکسەڵە و تایبەتمەندی ناسینەوەی ڕوخساری هەیە. لە ئێستادا بە نرخی 299 یۆرۆ کراوەتە بازاڕەکانی ئیتالیا و لە سەرەتای مانگی داهاتووشدا لە بازاڕەکانی ئەوروپا و جیهاندا بەردەست دەکەوێت. یەکێتی تۆپی پێی ئاسیا بە فەرمی بڕیاری قەدەغەکردنی یاریە نێودەوڵەتیەکانی لە وڵاتی ئێران ڕایگەیاند. بە نامەیەکی فەرمی یەکێتی تۆپی پێی ئاسیا یەکێتی تۆپی پێی ئێران یاگەدار کردوێتەوە بەهۆی ئاڵۆزیەکانی ئەو وڵاتەوە سەرجەم یاریە نێودەوڵەتیەکان لە پاڵاوتنەکانی جامی جیهانی یاریەکانی یانەکانی خولین یانە پاڵەوانەکانی ئاسیا لە ئێران ڕادەگیرن و بەڕێوە ناچێت. داواش لە یەکێتیەکە کراوە بە زووترین کات یاریگای وڵاتێکی دیکە بدۆزێتەوە بۆ ئەنجامدانی یاریەکان. بینەرانی عزیز کورتێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمان پێشکەشکردن لە پاش ناوبڕێک دەگەڕێمەوە وڵاتە. بینەرانی عزیز لەگەڵ هاتنی وەرزی سەرما ئیدی پەتاکان دەست پێ دەکەنەوە، بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو پەتایەک بە ناوی ئانفلۆنزای بەرازەوە بەربڵاو لە هەرێمی کوردستانیش ئامارەکان ڕێژەیەک لەو پەتایان تۆمار کردووە. بۆیە پێویستە کە هاوڵاتیان ئاشنا بن بە پەتاوەرزیەکان و بزانن کامانن ئەو پەتاوەرزیانە. لە تەوەری دوێمی بەرنامەی پەیامی ڕۆژدا قسە لەسەر پەتاوەرزیەکان کامانن دەکەین بە میوانێکی تایبەتەوە کە لە ڕانیەوە بەڕێز دکتۆر ڕزگار قادر مامۆستای زانکۆ لەگەڵمانایە. دکتۆر گیان زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئیدی وەرزی سەرما هاتوو پەتاکان دەست پێ دەکەن. ئایا چەند جۆر پەتای وەرزیمان هەیە؟ دیارە لە ئێستادا پەیوەندیەکەم لە ڕانیەوە لە بەردەستانیە دەچمە لای زانیاریەک و لە پاش زانیاریەکە پێتان دەگەمەوە کە زانیاریەکەشم تایبەتە لەسەرەوەی کە چۆن مۆبایلێکی تایبەت بە خۆمان هەڵبژێرین. با پێکەوە بینەری بین. چۆن باشترین مۆبایل بۆ خۆم هەڵبژێرم؟ لە ڕۆژگاری ئەمڕۆدا مۆبایلەکان بوونەتە بەشێکی گرنگ لە ژیانی ڕۆژانەماندا. کڕین و فرۆشتنیان لە بازاڕدا گەرمە، لەوانەیە هەمیشە واویست بێتت پارێکی زۆر کۆ بکەیتەوە بۆ ئەوەی باشترین مۆبایل کڕیت، چونکە باشترین مۆبایلەکان نرخیان زۆرە. لە کاتێکدا ئەمە مانای وانییە گرانترین مۆبایل بۆ تۆ باشتر بێت. بێگومان ڕەچاوکردنی پارە شتێکی گرنگە لە کڕیندا. پێویستە بزانیت لە دوای کڕینی هەر مۆبایلێکی نوێ لە سەرەتادا نرخێکی زۆری هەیە و پاش چەند ڕۆژێکی کەم نرخیان زۆر دادەبەزن. بۆیە لە کاتی هاتنی هەر مۆبایلێکدا مەرج نییە ڕاستەوخۆ بیکڕیت. هەروەها پێش ئەوەی مۆبایلەکەت هەڵبژێریت بیر لەوە مەکەرەوە گرانترین مۆبایل بکڕیت، چونکە مەرج نییە گرانترین مۆبایل باشترین بێت. چیم پێویستە؟ پێش هەموو شتێک پێویستە بزانیت تۆ چیت پێویستە. ئەمە گرنگترین خاڵە لە کڕینی مۆبایلدا. ئایا تۆ مۆبایلێکت دەوێت کامێراکەی باش بێت؟ یان باترێکەی بەرگەی زۆر بگرێت؟ یان مۆبایلێکت دەوێت تەنها بۆ بەکارهێنانی نەرمەکاڵە ئاساییەکانی وەک تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاری بێنیت؟ یان بۆ یاریە ئەلکترۆنیەکان؟ دەستنیشانکردنی پێویستیەکانت گرنگترین خاڵە. شارەزایی لەوانەیە ئێستا بپرسی من ئێستا زانیم چیم پێویستە، بەڵام شارەزاییم نییە و ناتوانم جۆرەکان و تایبەتمەندیەکان لە یەکتر جیا بکەمەوە. لێرەش چەند زانیاریەک دەربارەی پارچەکانی مۆبایل دەخەینە ڕوو بۆ ئەوەی زانیاریە سەرەتایەکانی مۆبایل پێشکڕینی بزانیت و تێبگەیت. یەکەی چارەسەرکەر CPU
پرۆسێسەر بریتیە لە ڕقە کاڵایەکی بچووک بە مێشکی هەر ئامێرێک ناسراوە. بەهۆیەوە هەموو چالاکیێکی مۆبایل ئەنجام دەدرێت و خێراییەکەی لەسەر ئەم پارچەیە بەندە. ڕقە کاڵاکانی پرۆسێسەر چەندین جۆریان هەیە کە هەر جۆرێک خێرایی مۆبایل دیاریەکات. گرنگە بزانیت خێراترین پرۆسێسەر بچووکترینە و لە ئێستادا بچووکترین قەبارەکەی 7 نانۆمەترە. جۆرە مام ناوەندەکانیش قەبارەکان لە نێوان 10 بۆ 12 نانۆمەترە. هەروەها خێراییەکەی بە هێرتز دەپێورێت. بۆ نمونە یەک لە باشترین پرۆسێسەرەکانی ئەمڕۆی مۆبایل بە ناوی سناپدراگۆن 855 بە خێرایی 2.97 گیگاهێرتز. تا ئەم پێوەرە هێرتزی زیاتری هەبێت مۆبایل خێراتر دەبێت. ڕوونمای مۆبایلیش گرنگترین بەشە. بەکارهێنەر چێژ لە ڕەنگەکان و وێنەکان وەردەگرێت ئەگەر مۆبایلەکە ڕوونمایەکی باشی هەبێت. ئەو ڕوونیەی کە ئێستا لەلایەن زۆرێک لە کۆمپانیاوە بەکاردێنرێت ڕوونی فول HD یان 1080 بە 2520 پێکسڵە. بیرگە زاکیرە لە ئێستادا گەورەترین قەبارەی بیرگە بریتیە لە 1 تێرابایت کە دەکاتە 1024 گیگابایت کە ئەمە تەنها نرخی مۆبایلەکە زۆرتر دەکات. چونکە ئەم ڕێژەیە بۆ بەکارهێنەر زۆرە و پێویستی نابێت. قەبارەی باوی بیرگەی مۆبایلەکان لەم ڕۆژەدا 128 گیگابایتە لە کاتێکدا 64 گیگابایتیش بۆ بەکارهێنەر بە کەڵک دەبێت. ڕام بریتیە لە بیرگەیەکی کاتی بۆ هەڵگرتنی زانیاریەکانی ئەپڵ یاریەکان بە شێوەیەکی کاتی. قەبارەی باوی ڕام لەم ڕۆژانەدا 6 گیگابایتە بەڵام 4 گیگابایتیش بە پێی نرخ بۆ بەکارهێنەر بە کەڵکە. کامێرا کەسانێک هەن کە گرنگی زۆر بە کامێرا دەدەن. مەرج نییە مۆبایلەکەی تۆ خاوەنی باشترین کامێرا بێت چونکە کامێراکانیش کاریگەری زۆریان لەسەر نرخەکان هەیە. بەگشتی زۆربەی مۆبایلە نوێیەکانی ئێستا خاوەن کامێرایکی باشن بۆیە پێویست ناکات پارێکی زۆر تەنها لەبەر کامێرا خەرج بکەیت. و زۆربەی مۆبایلە ئاسمام ناوەندەکان کە نرخێکی کەم و گونجاویان هەیە وێنەی نایاب تۆمار دەکەن کە هەندێکیان بەڕوونی 48 مێگاپێکسڵن. ژمارەی مێگاپێکسڵ ڕۆڵی سەرەکی نییە لە تۆمارکردنی جوانترین وێنە بەڵکو هەستەوەری وێنە و توانە و ژیری کامێرا دیاری دەکەن. باتری لە ئێستادا زۆربەی کۆمپانیاکان گرنگێکی زۆر بە باتری مۆبایلەکانیان دەدەن چونکە لای خەڵک گرنگترین بەشی مۆبایلەکەیە. ئەگەر تۆ باترێکی گونجاوت دەوێت بۆ بەکارهێنانی زۆر و قورس نمونە بۆ یاری ئەلکترۆنیەکان ڕێژەی 4000 میلیەمپێر گونجاوترینە لە کاتێکدا مۆبایل هەیە بۆ یاری پێکردن گونجاوترینە و توانای باترێکەشی 3000 میلیەمپێرە. کۆمەڵێک تایبەتمەندی دیکەشان کە جیاواز لەوانەی سەرەوە لە هەندێک مۆبایلدا هەن و لە هەندێکیشدا نین کە بێگومان ئەمانەش کاریگەری لەسەر نرخ دروست دەکەن. فەیس ئایدی هەستەوەری دەموچاو، فینگەپرینت پەنجەمۆر، جیرۆسکۆپ، فاست باتری چارجینگ، بەرگاویکردنەوەی خێرا، IP68 بڕوانامەی IP دژە ئاو. بێگومان لە کاتی کڕیندا وا باشترە پرسیار لە کەسانی بە ئەزمون بکرێت نەک ئەوەی بە چاولێکەری مۆبایل بکڕیت چونکە ویستی تۆ جیاوازە لە خەڵکو و بە زیرەکانە بڕیار بدە. بینەرانی عزیز دەچین ئۆلای تۆری دووەمی بەرنامەکەمان لەسەرەوەی کە چۆن پەتاوەرزیەکان بناسینەوە کاماژەم پێکرد لە ئێستادا کە وەرزی سەرمایە زیاتر پەتاوەرزیەکان بەربڵاون. بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانێکی تایبەتم لە ڕانیەوە بێت کە ئاویش بەڕێز کاک ڕزگار قادر دکتۆرای خوێندکار لە دکتۆرا وەروەها مامۆستایە لە زانکۆی ڕاپەڕین. بەڕێز کاک دکتۆر ڕزگار زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لەوێ دەست پێ بکەین پەتاوەرزیەکان کامانن؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان
سپاس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەوە سڵامان هەیە بۆ بینەرانی ئازیز و کارمەندە ئازیزەکانی کەناڵی ئاسمانی پەیام. گومان لەوەدانە ئێستا وەرزی سەرما و سۆڵەیە، وەرزی سەرما و سۆڵەش کەش و هەوایەکە ژینگەیەکەکەوە ئەو مایکرۆبانێکەوە دەبنە هۆکاری توشبوون بە نەخۆشەکانی پەتا و سەرما و هەڵامەت زیاتر لە ژینگەی ساردا توانای ئەنجامدانی چالاکیەکانی خۆیانیان هەیە. بۆیە ئەم جۆرە نەخۆشیانە بە نەخۆشیە وەرزیەکان یا بە نەخۆشی پەتا و سەرما و هەڵامەت ناسراون. هۆکاری توشبوونی ئەم نەخۆشیانەش بریتە لە جۆرە زیندەوەرە کە پێرەوترێ ڤایرۆسە جۆرە و جۆرەکان زیاتر لە ژینگەی ساردا توانای ئەنجامدانی چالاکیان هەیە. بۆیە ئەم پەتایە دەتوانین بڵێن پەتایەکە پەتای وەرزیە و هۆکارەکەشی جۆرە ڤایرۆسێکە کە لەم وەرزەدا دەتوانێت خەڵکی تووشی ئەم نەخۆشی بکات. زۆر باشە، چەند جۆر پەتامان هەیە لە ئێستادا بەربڵاو بن. ئایا کەوترا ئەنفلۆنزا ئیدی هی بەرازە یاخۆت نادەبێ هاوڵاتیش نەترسێت و دەبێ بیلەوەش بکاتەوە زانیاری هەبێ لەوەی کە چەندین جۆر پەتای دیکەمان هەیە؟ بەڵێ پەتا زۆرە، چ نەخۆشێک دەچێتە خانەی پەتاوە ئەو نەخۆشیانەی کەەوە دەرمن بڵاو دەبنەوە توانای بڵاوبوونەوەیان خێرایە ئەوە دەتوانێت پانتایەکی زیاتر لە زیندەوەران و لە مرۆڤەکان تووشی نەخۆشی بکات. وە هەموو زۆرێکی زیندەوەریش ئەگەری هەیە کە دووچاری ئەم جۆرە پەتایانە بێت، بەڵام هەموو پەتایەک مەترسیدار نییە و هەموو پەتایەکیش نابێتە هۆکاریەوەی کە دەرەنجامی ناخۆش و دەرەنجامی خراپی لێ بکەوێتەوە. نەخۆشەکانی سەرما و هەڵامەت لە ڕاستیدا سێ پلەی جۆراجۆری هەیە. پلەیەکیان تەنها سەرمابوونە کە زیاتر خۆی لە تەشەنوجات و لە گەشنگبوونی ماسوولکەکان و لە جۆرێک لە ئازار لە ماسوولکەکاندا دەبینێتەوە کەمێک لەشدا هێزران و هەندێک جاریش لە منداڵدا دەبێتە هۆی دروستبوونی تا لە منداڵ، بەڵام لە گەورەکاندا تاش دروست ناکە. ئەو پاش ماوەیەک دوای دەرچوونی ئەو بڕە سەرمایەکە دەچێتە ناوجەستە کەوە لە زمانی زانستیدا پێرەوتێ کۆمۆن کۆڵد، ئەو کەسە چاک دەبێتەوە. و جۆرێکی تریشمان هەیە کە هەر زیندەوەرێک دووچاری جۆرێک لە ڤایرەسی تایبەت بەخۆی دەبێتەوە بە ئەنفلۆنزا لە ناویشاندا مرۆڤ، کە ئەمەش تەمەنی ڤایرەسەکە کۆتایی پێهات نەخۆشیەکە چاک دەبێتەوە، کەواتە مەرج نییە هەر کەسێک کە دووچار و تووشی ئەو نەخۆشیە بوو مەترسی لەسەر ژیانی دروست بکات. پەتا و سەرما و هەڵامەت و نەخۆشیەکانی هەڵامەت ئەنفلۆنزا نەخۆشێکە بە درێژایی تەمەنی مرۆڤایەتیێرە بووە و خەڵکانیش توش بوون و دوای 72 سەعات کە سوڕی ژیانی ڤایرەسەکە تەواو بوو کۆتایی پێدێت. ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێەوەی کە نەخۆشەکانی ئەنفلۆنزا لە زیندەوەرێکی تایبەت کە ئەو زیندەوەر بە شێوەیەکی ئاسایی وەکو مرۆڤ وەکو زیندەوەرانی تر دووچاری دەبێت و پاش تەوابوونی سوڕی ژیانی ڤایرەسەکە نەخۆشەکە لەو زیندەوەردا کۆتایی پێدێ و چاک دەبێتەوە، بەڵام لە کاتی گواستنەوەی ئەم ڤایرەسە لە جۆرێکی زیندەوەر بۆ جۆرێشتری زیندەوەر ئەو کاتە نیشانەکانی لە جۆری دووەمی زیندەوەردا بەهێزتر دەبێت و دەبێتە هۆی هەندێک حاڵەتی نەخوازراوە و مەترسی لەسەر ژیان و گیانی زیندەوەرانی تر بە تایبەتش مرۆڤ دروست دەکات. زۆر باشە، ئەم پەتاوەرزیە ئاساییانەی کە مەترسیە کەوتۆیان بەسەر مرۆڤەوە نیە، جیاوازیان چییە لەگەڵ پەتای یا با بڵێن ئەنفلۆنزای بەرازەوە کە ئێستا هەیە و لە هەرێمی کوردستانە چەند حاڵەتێک هەبوو تۆمار کراوە تەنانەت کەسێکیش گیانی لەدەستداوە، ئەمە چۆن جیا بکرێتەوە یا هاوڵاتی چۆن پەتای ئەنفلۆنزای بەراز بناسێتەوە؟ بەڵێ دیارەوە لەسەر دوو ڕاهەن دەتوانین بڵێن قسەی لەسەر بکەین. لەسەر ڕاهەندی زانستیەوە ناوەندە زانستی و ئەکادیمیەکان قسە ئیش لەسەرەوە دەکەن چۆن جۆری ڤایرەسەکە ئەم ڤایرەسەی کە پێرەوتی ئەنفلۆنزا ڤایرەس جۆرا و جۆرە تەوان بەپێی ئەو کلاسیفیکیشنەیەکەوە لە بواری زانستیدا هەیە سێ تایپی سەرەکیمان هەیە A و B و C مان هەیە. تایپی ئەیان یەکێکە لەو تایپەکەوە گۆڕانکاری بەسەر ڤایرەسەکەدا دێت و شێوە پێکاتەی ڤایرەسەکە گۆڕانکاری بەسەردادێ. ئەم هێمانش کە دادەرێن H1N1 کە ئەوانە وەکو نیشانەن یا ڕەمزن بۆ پێکاتەی ڤایرەسەکە کە گۆڕانکاری جۆراوجۆری بەسەردادێت. H لە وشەیەکی ئینگلیزی و لاتینیەوە وەرگیراوە کە بە هیمەگلوتینین ناسراوە.
ئێنیش لە نیورامینیدەیز H کە ئەمانە هەمووی شێوە نوکن لەسەر شێوەی دەرەوەی ڤایرەسەکە. ئەم نوکانە جۆری ڤایرەسە جۆراوجۆرەکانمان نیشانەدەن. H 15 شێوەی جۆراوجۆری هەیە، ئێنیش 9 جۆری هەیە. بۆیە تایپەکان بەو شێوەیە گەر سیر بکەیت لە ناوەندی زانستی و ڕاگەیاندنەکاندا ئاماژەی پێ دەکرێت. دەوترێت H1N1 H5N1 H2N2 H7N2 ئەوانە لە چیەوە هاتوون لە شێوە پێکاتەی ڤایرەسەکە. ئەم ڤایرەسە ناوەندە زانستیەکان بە شێوازی بە تێستی جۆراوجۆر دەتوانن دەستنیشانی بکەن کە ئایا کام جۆریانە ئێستا بڵاوبێتەوە. بەڵام مرۆڤیش وەکو زیندەوەرێکی تر دووچاری نەخۆشەکانی سەرما و هەڵامەت دەبێتەوە. سەرماوەکو باسمان کرد بارێکی ئاساییە، تووشی هەڵامەتیش دەبێت کە پێوتێ ڤایرال ئینفێکشن. ڤایرال ئینفێکشن گرنگەوەیە مرۆڤەکە نەیەڵێ بگاتە قۆناغی بەکتریال ئینفێکشن، ئەواتە توشبوون بە نەخۆشیەکانی بەکتریا و هەوکردنی گەرو و قورگ و قەسەبات و ئەوانە کە ئەمە تەمەنی نەخۆشەکە زیاتر درێژ دەکاتەوە. هاوڵاتیان دەتوانن بە نیشانەکانی ئەم نەخۆشیە زیاتر نەخۆشیەکە بناسنەوە. نیشانەکانی توشبوون بە نەخۆشی سەرماوەکو باسمان کرد لە ژداهێزران و کەمێک لە منداڵدا تا بەرز دەکاتەوە، گەرو قورجی بڵین سوود دەبێتەوە و ئازارێک لە گەرو قوڕێکدا دروست دەبێ. ئەو نەخۆشیەکانی سەرمایە کە هەر کەسێک بە ئاسایی تووشی دەبێت و پاش فترەیەکی زەمانی دوای دەرچوونی سەرما و حەوانەوە ئیسراحەت ئەو کەسە چارەسەر دەبێت و چاک دەبێتەوە. بە ئەنفلۆنزای ئاسایی هەر زیندەوەرێکیش بەراز لە خۆیدا و بزن لە خۆیدا و باڵندە لە خۆیدا و مرۆڤیش بە هەمان شێوە ئەنفلۆنزای تایبەت بە خۆی هەیە. ئەو شۆک و باسمان کرد دوای تەوابوونی سووری ژیانی ڤایرەسەکە کۆتایی پێرێت و هیچ جۆرە مەترسیەکی لەسەر دروست نابێت. تۆزێک نیشانەکانی کەمێک لە نیشانەکانی سەرمای ئاسایی قورسترە، کەسەکە سەرێشەی لەگەڵا دەبێت تای بەرز دەبێتەوە و گەر و قورجی ئازاری تێدا پەیدا دەبێت. دەردراوەکانی زۆر باشە کاک ڕزگار بۆچی لە ژداهێزران ئەوانە هەمووی ئەو نیشانان، بەڵام ببوورە دەمەوێت ئاماژە بۆ بکەم، بەڵام نیشانەکانی ئەنفلۆنزای زیندەوەرانی تر لە مرۆڤدا قسەکەمان لەسەر توشبوونی مرۆڤە، بۆ نمونە ئەنفلۆنزای باڵندە، ئەنفلۆنزای بەراسی، ئەنفلۆنزای بزن، هەر ئەنفلۆنزایەکی تر کە لە زیندەوەرێکدا ئاسایە، بەڵام کاتێک کە ڕێگوازێتەوە بۆ مرۆڤ بارێکی سەختتر دروستەکان نیشانەکانی قورسترن. ڕێژەی توشبوون لەو کەسانەدان نسبەکەی دیاریکرا و کەمە، بەڵام ئەوانەی کە توش دەبن مەترسی لەسەر گیانیان دروست دەبێت. ئەوانە نیشانەکانی وەکو باسم کرد زوو دەدەکەوێت و قورسترە و ڕێژەی لە 125 لە توشبوانیشیان دووچاری سکچۆن و ڕشانەوە و زۆر باشە کاکزار بۆچی ئەگەر ئەمە هەموو لە سەرجانیان دروست بێت. ئەگەر ئەمە هەموو ئەنفلۆنزایەهی بزن و باڵندە و بەراز بۆچی زیاتر باز لە ئەنفلۆنزای بەراز یاخود باڵندە دەکرێت کاتێک تووشی مرۆڤ بێ، بەڵام هێندە ڕەنگە لێرە بۆ نمونە بزنمان هەبێ ڕەنگە هێندە بەرازمان نەبێ، بەڵام بۆچی زیاتر ئەم دوانە دەگوازرێنەوە بۆ مرۆڤ؟ داوا دەکەوێتە سەر ڤایرەسەکە. ڤایرەسی ئەنفلۆنزای بەراز و ئەنفلۆنزای باڵندە تا ئێستا لە جیهاندا هەر لەم زەمەنی ئێستاشدا نییە. ڤایرەسەکە لە ساڵی 1970 یەکەم جار ئەو پەتایی دروست کردووە و زیاد لە 500 ملیۆن کەس توش بوو، 50 ملیۆن کەسی کوژ لەو زەمانەدا. ئەوە زەنگێکی مەترسیدار بوو بۆ ئەو کاتە، بەڵام دوجار بەپێی زەمان فترە ئەم نەخۆشی زۆریش ینی بە شێوەیەک لە شێوەکان لە مرۆڤدا دەرکەوتێتەوە. ئێستاش چەند حاڵەتێک تۆمار کراوە. ئەوەی کە وا دەکات کە ڤایرەسی جۆرە زیندەوەرێک مەترسی زیاتر دروستکە و لە ناو دنیای ڕاگەاندن و ناوەندی زانستیدا قسەی زیاتر لەسەر بکرێەوەیە کە تا چەندێک ئەو ڤایرەسە دەتوانرێت لەو زیندەوەرە بگوازرێتەوە بۆ مرۆڤ. ئەوەی کە ئێستا زیاتر گوازراوەتەوە حاڵەتەکان دەستنیشان کراون زیاتر ئەنفلۆنزای بەرازە کە بە H1N1 ناسراوە، زۆر بە کورتی ئەنفلۆنزای باڵندەیە کە بە H5N1 ناسراوە. زۆر بە کورتی ئایا لە دوای 72 کاتژمێرەکەەوە کاماژەت پێ کرد ئەگەر هاتووە ئەم پەتایە ماوەی خۆی کۆتایی پێ نەهاتوە درێژەی پێدا چە مەترسیەک لەسەر ئەو نەخۆش بووی ئەو توش بۆ دروست دەکات؟ بەڵێ ئەنفلۆنزای ئاسایی مرۆڤ هیچ مەترسیەک دروست ناکات. ئەوەی کە تایبەتە بە مرۆڤ توش دەبێت تەنها یەک دەرەنجامی هەیە، دەرەنجامی
گواستنەوەی نەخۆشیەکە لە نەخۆشی ڤایرۆسیە بۆ نەخۆشی بەکتێری واتە مرۆڤ لە ناو جەستەیدا ژمارەیەکی زۆر بەکتریای جۆرە لە ناو جەستەیدا بە شێوەی ئاسایی دەژین کە توانای توشکردنی مرۆڤیان نییە بە نەخۆشی بەڵام لەبارەی توشبوون بە نەخۆشی تر وەکو نەخۆشی ڤایرۆسیەکان ئاسی بەرگری ئەو کەسەدا دەبەزێت بەرگریەکەی کە دابەزی تێکچۆ و کاتە هەندێک لەو مایکرۆبانێکەوە لە زمانی زانستیان پێیانەوتێ نۆرمال فلۆرا لە ناو جەستەدا بە شێوەی ئاسایی دەژین بەشێکیان ئۆپۆرچونستیک پاثۆجینیکن واتە توشکەری هەلپەرستن هەلیان بۆ دەرەخسێت ئەو کاتە جەستەی ئەو مرۆڤە لە گەر و قورگ و لە بۆڕێکانی هەوا و هەناسە و لە سیەکان و لە ئەندامەکانیدا دووچاری جۆرێک لە توشبوونی بەکتری دەکات کە ماوەی توشبوونی نەخۆشیەکە درێژ دەکاتەوە بۆ هەفتەیەک 2 هەفتە کۆکە و پەتای زیاتر و دروستبوونی هەندێک لە دەردراوەکانی کۆندامی هەناسە و ئەوانەی زیاتر دەبێ و کەسە ئەوە هیچ مەترسێکی ئۆتۆی لەسەر ژیانی کەسەکە دروست نابێت بە مەرجێک ئەو ڤایرۆسی ئەنفلۆنزایەکەوە کەسەکەی توش کردووە سەرچاوە و بنچینەکەی لە زیندەوەرانی تردا نەبێت ئەوەی کە لە زیندەوەرانی ترە کاتێک کە دووچاری مرۆڤ دەبێ نیشانەکانی تونترن وەکو باسمان کرد ڕێژەی لە 125 ئەو کەسانە تووشی سەکسیۆن و ڕشانەوە دەبن و نیشانەی قورسی تێدا دروست دەبێت پاشانیش ئەو کەسە تووشی وشکبوونەوە دەبێ و ئەوە کاریگەری خراپ لەسەر ئەندامەکانی دروست دەکات بۆیە دیارترین نیشانە بەڕاستی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم و هاوڵاتیان لێ ئاگدار بن ئەوەیە کە نیشانەکانی سەرما و هەڵامەت بە پلە دەست پێ دەکاتەوە تا بە بەرەبەرە هەڵامەت بڵین سەرما و هەڵامەتی ئاسایی بەڵام لەباری توشبوون بە ڤایرۆسی ئەنفلۆنزای بەراز و باڵندە و یان هەر زیندەوەرەکانی تر لە پڕ نیشانەکانی دەرەکەوە نیشانەکانیشی بە سەختی دەست پێ دەکات بە قورسی دەست پێ دەکات ژانەسەرێکی تون تایەکی بەرز لەژداهێزرانێکی زۆر و دەردراوێکی زۆر لە گەر و قورگ و لوت پاشانی شۆک باسم کرد گەیشتە حاڵەتی سەکسیۆن و ڕشانەوە ئەوانە ئەوە زیاتر ئەو نیشانانن کەوا لە کەسەکەدا دروست دەبن بەڵام لە باری ئاساییدا لە ئەنفلۆنزای ئاسایی یاخود لە نەخۆشی سەرمای ئاساییدا نەخۆشیێکی ئاساییەوە کە باسمان کرد پێویستە ئەو کەسە گرنگی بە حەوانەوەی خۆی و بە ئیسراحەتی خۆی بدات و باری بەرگری لەشی دانەبەزێت گرنگی بە خواردن و خواردنەوەی تەندروست بدا لەو کاتتدا مانەوە لە ماڵ حەوانەوە و هەندێک ڕێنمایی ترێش تەمانەوانەی کە پێویستن بۆی نەخۆشیەکە لە نەخۆشی ڤایرۆسیە نەگوازێتەوە بۆ نەخۆشی بەکتێری بەڵام لە کاتی توژبوون یا بەدیکردنی نیشانەکانی ئەنفلۆنزای زیندەوەرانی تر لە مرۆڤدا پێویستە بە زووترین کات سەردانی پزیشک بکرێت و هەنگاوی پێویستی بۆ بنرێت زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار قادر خوێندکاری دکتۆرە لە زانستی مایکرۆبایۆلۆژی لە راپەڕینەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی عزیز تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کاریگەری پێشانگای تایبەتی ئێران لە سلێمانی بابزانین کاریگەریان پێشنگایە چیە بە تایبەتی لەسەر بازاری هەرێمی کوردستان بۆ قسەکردنیش لەسەرم تەوەرە ڕاستەوخۆ دەچمەوە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسڵوجەکە هاوکارم کاگڕاز درێژە بەتەوەری کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژ دەدا. پێشانگا بەڕێوە چوو جەنابتان کوڕێخەری پێشانگاکە چۆنە و 5 ڕۆژەی ڕابردوو چۆنی بوو پێشانگاکەەوە ئامادەی خەڵک و بازرگانان لە پێشانگاکەدا چۆنە لە سنگێنی. بسم الله الرحمن الرحیم. سلام عرض میکنم خدمت مردم خوب کردستان عراق، علاوه خصوص مردم خوب استان سلیمانیه. ما انصافاً 5 روزی که مهمان این خطه خوب و مردمان بزرگوارش هستیم، ما در این شهر اصلا احساس غریبی نکردیم. احساس کردیم که در یک گوشه‌ای از ایران هستیم. مردمی بسیار خوب و خونگرم دارن. من سلام عرض میکنم به خدمت همه مردم بزرگوار اقلیم کردستان عراق. امیدوارم که همیشه اقلیم کردستان عراق سرسبز و سربلند و از این امنیتی که هست سربلندتر باشه. خدمت نرس کنم که ما چند روزی که در خدمت شما عزیزان بودیم، تشکر ویژه دارم از شبکه پیام که این به اصطلاح ارتباط را برقرار کردند. استقبال مردم محترم سلیمانی از نمایشگاه بسیار بسیار خوب بود. یعنی ما دیروز ازدحام جمعیت بسیار بالایی را داشتیم که حتی خیابان‌های منتهی به نمایشگاه که با یه ترافیک‌های خیلی سنگینی به اصطلاح روبرو بود. من پوزش می‌طلبم از این بابت که شاید تعدادی از دوستان عزیز این هم مشکلی براشون پیش اومده باشه که واقعا ترافیک موندن.
استقبال تجار بازرگانان از این نمایشگاه بسیار خوب ارزیابی شد، بەدەماوەتنی بسیار عالی بود. ما با توجه به اینکه با مردم بزرگ اقلیم کردستان عراق با توجه به وسعت مرزی که داریم هم فرهنگ مشترک داریم، هم سلیقه هامون مشترک است در مصرف بعضی کالاها و مردم خوب کردستان اعتقاد دارن وقتی که یک کالایی در یک کشور مسلمان ساخته میشه خیلی دوست ندارن از کشور غیر مسلمان این کالاها را بخرن. این بسیار یک افکار و اندیشه بسیار خوبی است. عرض کنم به خدمتتون ما سالیان سال هست که تجار بازرگانان ایران با تجار بازرگانان اقلیم کردستان مبادله دارن. این نمایشگاهی که ما امروز در خدمت شما عزیزان هستیم این گوشه‌ای از صنعت بزرگ ایران هست. ایران یک کشور بزرگ و عظیم است. فقط شاید من به خدمت شما عرض کنم ما وزارت صنعت و معدنمون شاید اندازه یکی از کشورهایی که در اطراف این خلیج فارس چندین وڵات کە لە دەوروبەرمانە هەیە زیاتر گەورە بێت. ئێمە لە بەرهەمهێنانی ئاسن و لە بەرهەمهێنانی مەوادە کیمیاییەکانی تردا و لە مەوادە نەوتیەکاندا لە دنیای قسەمانەیە بۆ دنیا ئێمە بەشداریمان کردووە و ئەمڕۆ لە خزمەتی خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستانی و ئەمڕۆوانەی کە هاتوون لێرە سەردانی پێشەنگاکەیان کردووە و شتی جوان و باشمان پێشکەشی خەڵک کردووە و ئێمە پێشەنگامان هەبووە لە هەڵەبجە و لە هەولێر لە کەرکووک و ئەمانە تایبەتمەندی خۆیان هەبووە. زۆر سپاسی پارێزگاری سلێمانی دەکەم و بەرپرسانی ئابووری و لە وەزیری بازرگانی و لە خزمەتی خۆیانە واروەها لەوەی کە مۆڵەتی بەڕێوەچوونی ئەم پێشەنگایی بە ئێمەداوە زۆر سپاسیان دەکەین. هەدەفیەوە لە کردنەوەی ئەم پێشەنگایە چی بوو؟ بۆچی ئەم پێشەنگایەتان کردەوە لە پارێزگای سلێمانی؟ هدف ما از برگزاری البته ئێمە لە بەڕێوەچوونی ئەم پێشەنگایە هەندێک تایبەتمەندی کۆماری ئیسلامی ئێران بوو. ئێمە پێمان خۆشە کە بازرگانەکانی ئێران لەبرێ بازرگانەکانی ئێرە مەزیێت بکەن کێشن بێنە ئێران. ئێمە گۆشەیەک لە بەرەمەکانی ئێرانمان لێناوەتە ناو سلێمانی لێرە پێشکەشتانی دەکەین بۆی کە ئاڵوگۆڕمان پێکەوە هەبێ. ئێمە ئەمڕۆ فارسی بگم 1390 ئێمە لێرەکە ساڵی 2020 ئەمڕۆ شانازیمان پێبەخشراوە کە توانیمانە پێشەنگەکە شوێنی خۆی بکاتەوە چونکە لێرە شوێنەکە تایبەتمەندیەکیەیە کە هەم فرۆشیار و هەم کڕیار لێرە ئامادە هەیە و لێرەش بەرهەمەکان شوێنێکی تایبەتی خۆیان هەیە و شوێنەکەش بۆ خۆی تایبەتمەندیەکی باشی وەرگرتووە. ئێمە هەر ئێستاش کە لە خزمەتی ئێوەداین بزرگ در نمایشگاه منعقد شده چه تجار بازرگانان اقلیم کردستان و تجار بازرگانان بازرگانی گەورەی هەرێم و ئێران لێرە قەراروایە کە ئاڵوگۆڕی کاڵا پێکەوە بکەن و ئێمە لێرە هاین بۆی کە تایبەتمەندیەکانی کوردستان ئێران لە کوردستاندا نمایش بکەین و ئێمە حاضرین بۆی کە پێشانگای نێودەوڵەتی کوردستان لە ناو خاکی ئێراندا بۆ بکەینەوە. ئێمە لە خزمەتان هەین بۆیە کە تاوەی کە لێرە ڕەزامەندی ئێران بەدەست بێنین و ئێمە استانداردهای بسیار سختی در تولید کالا علاوه در مواد غذایی ما باید چندین استاندارد را دریافت بابەتی مواد خۆراکیەکاندا استانداردێکی جیانیمان بەدەستێنەوە. بعضی از کالاها چه خیلی هەندێک لە بەرهەمەکانمان اینها مال ایران نیستن لە بازار کە باسەوە دەکرێن کە بەسەر چوون ئەمانە کاڵای ڕسمی ئێرانین و ئەمانە بە ناوی حکوومەتی ئێرانەوە لێرە دەفرۆشرێن و جمهوری ئیسلامی ئێران زۆر تاکی لەسەرەوە دەکاتەوە کە مافی کڕیار یا بەکارهێنەر پارێزراو بێت و ئێمە بە تەواوەتی کەلتوری بەرهەمی خۆمان لە ناو کاڵەکانمان دەدۆزینەوە. دروستکردن و دۆزینەوە پەیداکردنی بریکار و وەکالەت وەکیل بوو لە هەرێمی کوردستان واتە هێنانی ئەم کاڵاوەشیانە بۆ ئەوەیەکەوە کۆمەڵێ بریکار و بازرگان و وەکیل وەکالەت بکەنەوە لەگەڵ ئێوەدا بۆ هێنانی کاڵاکاندان تا چەند سەرکەوتوو بوون. ئایا توانیتان لەم پێشانگایەدا ئەو وەکالەت و بریکاریە یان بۆونە ئەو جۆرێ لە جۆرەکانەوە ئاڵوگۆڕە لەگەڵ بازرگانەکانی سلێمانیا دروست بکەن؟
البته من اگه ئەلبەتە ئەگەر من لەبەرەوەی کە کوردیم زۆر باش نییە ئەگەر باش تێگەشت بن بەڵێ ئێمە حاضرین هەروەها من خۆم بەڕێوەبەری سایتی ئەم پێشەنگایە ئێمە لە ئێرانی شاممان هەیە و لە ئێران سایتی لەمە گەورەتریشمان هەیە ئەمە حاضرین بۆی کە لە هەموو شوێنەکانی تر لە بابەتی بەرەمهێنان لە هەموو کوردستاندا پێشانەکە بکەینەوە تەنان لە وڵاتەکانی تریشدا ئێمە حاضرین لەوەی کە ئەم پێشانگایانە بکەینەوە لە خزمەتی بازرگانەکانی هەرێمی کوردستان بین. هەفتەی ڕابردوو چەند ڕۆژی ڕابردوو تا چەند کاریگەری لەسەر ڕەوشی پێشانگا هەبوو؟ ئێمە دوو نارامیمان هەبوو ئاڵۆزیکێکیان ئاڵۆزیەکانی ئێران بوو و عێراق بوو کە پێشانکە بووە ئاڵۆزیەکانی ئێرانیشکە لەم کاتەیە بوو بەڵام بەداخەوە ئەم پێشهاتانە بە جۆرە لە جۆرەکان مێشکی بازرگانەکان تێک دەدا چونکە بازرگان پێویستی بە ئارامی هەیە. ئێمە ئەو ئاڵۆزیانەی کە لە ئێران هاتوۆتە پێشەوە و ئەمە شتێکی سروشتین و کۆماری ئیسلامی ئێران بە مافیە و خەڵکە ڕێزێکی تایبەتی هەیە و لە هەموو جیاندا ڕەخنە و ناڕزایی هەیە و لە ئێرانیشکە ئەمنیەتێکی زۆر بەرز هەیە و هەندێک مۆزوع دێنە پێشەوە وەروە حکوومەتیش سەرقاڵە لەوەی کە ئارامی بکاتەوە و هیچ شوێنی نیگەرانی یەکنیە کە لە ئێراندا هەبێت و بینیمانەوەی کە لە وەزعەکەیا بەگشتی تێدەپەڕێت هەموو ئاڵۆزی لە ئارادا دەگوترێ ئەشیا و کاڵای ئێرانی بەهۆی حەساری ئەمریکا لەسەر کۆماری ئیسلامی ئێران بەجۆی لە زۆرەکان قیمەت و بەهای خۆی لەدەستداوە واتە خەڵکی کەمتر خواستیان لەسەر کاڵا و ئەشیای ئێرانی هەیە. ئەمە تا چەند ڕاست؟ ئایا لەم پێشانگایەدا ئەمە بەدیەکرا؟ نرخی کاڵاکانی جمهوری ئیسلامی ئێران ئەگەرچی ئێمە سنوورێکی هاوبەشمانەیە لەگەڵ هەرێمی کوردستاندا سروشتیان زۆر هەرزانترن لەو بەرهەمانی کە لە وڵاتەکانی ترەوە دێت. ئێمە ئێران وە بە جورئەتەوە دەیڵێت لە خزمەتانە پێشکەشی دەکەین هەندێک کە زیاد دەڕەوی دەکەن هەندێک کاڵا دێنن کە لە چاو کاڵاکانی ئێمە و لە چاو بازرگانەکانی بەرز دەینرخێنن ئەمە ڕاست نییە. هەموو کاتێک نرخەکانی ئێمە جیاوازیان ئێمەش لەم پێشانگایە بینیتان کە خاوەنی چەندین کاڵای گەورە بووین و بە پێوە نرخی کە لە ئێراندا بەرهەم دەێنرێت ئێمە نرخێکی بەکارهێنەر لەسەر کاڵاکان هەیە و ئەو نرخە لە هەموو جیهاندا جێگیرە و ئێمە بایکۆتی هەر کەسێک دەکەین کە قیمەتە ئابووری ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران و دابەزینی بەها و نرخی تمەن پارەی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا چەند کاریگەری لەسەر پێشانگاکە هەیە بە جۆرە لە جۆرەکان ئەوەی کە دابەزی نرخی تمەن بەرامبەر بە دۆلار تا چەند وای کردووەکەوە خەڵکی بەهۆی ئەوەی کە تمەن پارەیەکی کەم یا نرخێکی کەمی هەیە بتوانن سەردانی پێشانگاکە بکەن. از کنم نرخ دلار در ایران نرخی دلار لە ئێران دیارە دابەزین لە هەموو جیهاندا هەیە بەڵام ئەو حەسەڵامەی کە دەوڵەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران دەیکات و ئەمە وای کردووە کە قیمەت لەسەر دۆلار دروست بەڵام جمهوری ئیسلامی ئێران بەرپرسەکانی واتە بازرگانەکانی هیچ جۆرێک دیکتاتۆریەت و دیکتاتۆریان بەخەرج نەدا و جمهوری ئیسلامی ئێران پابەندە لەسەرەوەی کە مەسەر بەخۆی خۆمان هەمان بێت و بنەماکانی خۆمان ڕەچاو بکەین و لە ژێر هیچ فشارێک ژێر پێیان ناخێت. ئەگەر دۆلار لەمە زیاتر بچێتە سەرەوە ئێمە باوەڕمان وایە کە ئەو هەنگاوی کە هەڵمان گرتووە هەرگیز گۆڕانکاری بەسەردا ناهێنین و ئێمە لا بەرەمێنانی پیشەسازی بەدڵنیاییەوە بازرگانەکانی ئێوە پشکی خۆیان دەبێت و هیچ کاریگەریەکی لە نرخەکانیاندا نابێت. دروستکردنی پەیوەندی و ئاڵوگۆڕی ئابووری لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان و زیاتر ئاڵوگۆڕە بازرگانی و ئابوووریەکان لە نێوان هەردوو وڵاتدا بگۆڕێنەوە و ئاڵوگۆڕ بکەن. من ئەگەر ئەمەشیان ڕاستیە گەشتە بم مەبەستان ئەو پارانەیە کە سەرف کرده بێت دیارە کوردیەکەم باش نییە ئەمەیان باش تێ نەکەشتم.
ئەم پێشانگایە تا چەند دەبێتە هۆی دروستبوونی پەیوەندیە ئابوووریەکانی نێوان ئێران و حکوومەتی کوردستان. این پیشنگاه این نمایشگاه یک نمایشگاهی است که 150 شرکت سازماندهی شده کە چەند ڕۆژێکە بڕێوەچووە نزدیک به 6 ماه زمان برده بە 6 مان کاتی بردووە تاو کاتێک کە ئەمەمان ڕێخستووە بەڵام تەنها 20 ڕۆژ کاتی ویستووە کە ئێمە بەرهەمەکانمان لە ئێران بێنینە کوردستانیانە. هەرێمی کوردستان گومرگیان زۆر باش هاوکاریان کردووی واگەر ببینرێت ئەمە زیاتر نزیک ببێتەوە و ئێمە هەر پێشانگایە کە بمانەوێت پەرەی پێ بدەین و ئەگەریش لە ناو خاکی عێراقیش دبا لەمە کەمتر کات نابات و بەلای کەمەوە 6 مان کاتی دەوێت و ئەمە 6 مان کاتی بردووە و بە هەندێک تێچووی باش ئەلبەتە هاوکارانم لێرەش دیارە پێشوازی خەڵکی باشیان بەباشی بینیوە. ئەم ساڵە و ئیدی تەواو یان ساڵانی داهاتوش بە نیازن هەر درێژە و ئیدامە بدەن بە پێشانگاکانتان. ما اعتقاد راسخ داریم که وایە کە انشالله این نمایشگاه سالیانه ادامه خواهیم داد و حتی در استانهای دیگر تەنانەت لە پارێزگاکانی تریش لە کەرکووک لە هەڵەبجە لە دهۆک لە هەولێر و ئەمە دووەمین پێشانگایە کە ئێمە لە خزمەتەوە داین 7 مانگ لەمەوبەر نزیکی 6 مانگێک لەمەوە پێش لە هەولێر بە 260 کۆمپانیاوە ئێمە ئەم پێشانگایەمان کردەوە ئینشاءڵڵا هەموو ساڵێکی ژەم پێشانگایە دەکرێتەوە و ئێمە باوەڕمان وایە کە هەرێمی کوردستانی عێراق هەم لە ڕووی ڕێڕەوێک کە هەیەی و ئەو زەوق و سەلیقەی کە بازرگانەکانی هەیەە ئەو هەڵکەوتە جوگرافیایی کە هەرێمی کوردستان هەیەی و هەرێمی کۆماری ئیسلامی ئێران هەیەی هیچ هێزێک ناتوانێت کە هاوردەکە ناردەکردنی جمهوری ئیسلامی ئێران ڕابگرێت و ئینشاءڵڵا ڕۆژ بە ڕۆژ ئەم هەناردەکردنە پەرە پێ بدەین و پێشانگای زۆر باشتر لێرە دەکرێتەوە. ئامادەی و حزوری کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێشانگا و پاڵپشتەکانی بۆ پێشانگا چۆنە بەسەنگیان ئایا هەر لە کاربەدەستانی سلێمانی و کوردستان بەگشتی ئەوان چه ئامادەی و حزوریەکیانە بوو و چۆن هاوکاری و پاڵپشتی ئەویانە کرد؟ من تشکر ویژه دارم زۆر از سپاسێکی تایبەتیم هەیە لە بەرپرسانی هەرێمی کوردستانی عێراق کە لە کردنەوەی پێشانگاکەدا بەشداریان کردووە و پێشوازیەکی زۆر باش ئێمەیان گەورە کردووە و ئێمە زۆر پێخۆشحاڵین کە ئێوە هیوادارین کە ئەم ئەمنیەتی و ئارامیەی کە هەرێمی کوردستان هەیەی هەمیشە پەرەی پێ بدرێت و بمێنێت و ئێمە پێویستمان ئارامیەکانی هەرێمی کوردستان ئێمەش چەند شانازی بە ئەمنیەتی ئێرانەوە دەکەین و شانازی بە ئەمنیەتی هەرێمی کوردستانەوە دەکەین. غوڵامی ڕێخەری پێشانگا سپاس بۆ بەڕێزەندە باشێت. وەڵە خۆشەویستان دەچمەوە لای هاوکارم جەلال محەممەد لە ستۆدیۆ سپاس بۆ بەڕێستان لە نێو پێشانگای یەکەمی تایبەت بە کۆماری ئیسلامی ئێران کار و چالاکیەکانی 5 ڕۆژی ڕابردووی پێشانگای تایبەت بە کۆماری ئیسلامی ئێرانم بۆ گواستنەوە لە زاری بەڕێوبەر و ڕێخەری پێشانگاکە بەڕێز تورکمان غوڵامی کە باسی لەوەکەوە دەتوانێت بێتەوە کاری دروستکردنی پەیوەندی ئاڵوگۆڕ و بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ئاماژە بەوە دەکات کە پێشانگا توانێتی ئامانجەکانی خۆی بپێگێن. زۆر سپاس بۆ بینەریتان دەگەڕێمەوە لای هاوکارم جەلال محەممەد. زۆر سپاس بۆ تۆش ڕاز بۆ خۆت و بۆ میوانەکەشت. بینەرانی عزیز ئەوەی کە بینیتان تەوەرەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە ڕۆژێکی خۆشتر لە پێشتان بێت تا بە یەکگەیشتنەوەکی دیکە و دیدارێکی دیکە لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە ڕۆژێکی نوێدا بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. سپاس بۆ بینەریتان.